سلااوڕێز بۆ هەموو لایەک خۆشحاڵم جارێکی دیکە لە خزمەتتانە. هیوادارم کلاسی پێشوومان کە من خۆشم دیمەوە دووبارە و هیوادارم بەدڵتان بوو بێ و ئیسە کۆمەڵێک ڕخنەش لەسەری بوو بێت. زۆر ئاساییە، بەڵام هەموو جار تێۆری کەمێک بێزارکەرە، کەمێک خۆش نییە، بەڵام هەموو کات تێۆریش پێویستە. ئەوەیە کە دانیشتنی یەکەممان واتەخۆری یەکەممان تێۆری بوو زۆرتر، بەڵام لەمە بەولاوە تێۆری کەمتر ئەبێت. بۆیە پێویستە کە پاژی دووەم پاژێکی زۆرتر کردێکی بێت، لە بەرەوەی کەمە بزانین کلینیکال ئینتەرویو یاخود ئەو وتوێژە کلینیکاڵە چۆن ئەچێتە بەرەو. پاژی دووەم هەرە جۆرەی کە لە ئەو خشتەی کە ناردمە خزمەتانتیایەتی دروستکردنی پەیوەندی چارەسەرکارانەیە لەگەڵ چارەخواست، واتە ڕاپۆ وەرگرتن یاخود پەیوەندی وەرگرتن لەگەڵ چارەخواست بەشێکی زۆر گرنگە لە کلینیکال ئینتەرویو. واتە ئێمە کاتێک کەسێک دێ سەردانمان ئەکات ئەبێ بە دڵنیاییەوە بتوانین لەگەڵی پەیوەندیەکی چارەسەریانە دروست بکەین. پەیوەندی چارەسەریانە یانی چی؟ یعنی ئەمە زۆر زۆر گرنگە. ئێمە وەکو دەروونناسێک لە ژووری چارەسەری دانیشتوین، کەسانێک سەردانمانەکە. ئەم سەردانکردنانە سەردانکردنێکی ئاسایی نییە. کەسێکی چارەخواست کەسێکە کێشەیەکی هەیە، کێشێکی دەرونی هەیە یاخود کێشێکی کۆمەڵایەتی هەیە، سەردانی ئێمەکە. ئێمە ئەبێ زۆر پسپۆرانە، زۆر بە باشی لە کاتێکی گونجاوە بتوانین هەم پەیوەندیەکی نزیکی لەگەڵ دروست بکەین، پەیوەندیەکە بێ هاوسەنگ بێت و پەیوەندیەکی چارەسەرکار چارەخوازانە بێت، نەک پەیوەندیەکی ئاسایی کۆمەڵایەتی کە لە قاوەخانەیەک یاخود کافەیەک یاخود شوێنێکی گشتیە بەڕێوەی ئەبین. بۆیە ئەو پەیوەندیە چارەسەریانە زۆر پەیوەندیەکی گرنگە. کۆمەڵک پرەنسیپی هەیە کە دواتر هێواشێواش باسی ئەەکەین. زۆر ئەمەوێکە نمونەی کردێکی و نمونەتان بۆ بێرمەوە لە کاری چارەسەرکاری کە لەویا چی پێش هاتە و ئەبێ چی پێش بێت. ئەوەی کە پەیوەندی چارەسەریانە لە ڕاستیە بۆ ئەوەیە کە ئێمە لە هەست و بیرۆکەکان و کێشەکان و بەسەرهاتەکانی ئەو تاکە تێبگەین. ئەمە زۆر زۆر گرنگە. بۆیە بەدڵنیاییەوە قسێکی ئاسایی و توێژێکی ئاسایی لە کافەتەریا یاخود شوێنێکی گشتی نییە. ئەمە شوێنێکی پسپۆرانەیە، کەسێکی پسپۆر لەگەڵ کەسێکی چارەخواز کە پارەیەکیشی سەرف کردە داهەنیشێ و بە شێوەیەک ئەتوانین بێژین وەکو ئەندازیارێک کاری هەڵگۆزینی و کاری ئستخراجکردنی کۆمەڵێک زانیاری تایبەت و مەبەستمەندە لە ژیانی تاکێک. ئەمە خۆی گرنگایەتی ئەو پەیوەندیە دەستنیشانەکە. پەیوەندی چارەسەریانە پێژن ڕاپۆ بە شێوەیەک ئەگەر بمانەوێت پێناسەیەکی لێ پێشکەش بکەین، واتە تاریفێکی لێبین، پەیوەندیەکی نزیک و هاوسەنگە کە تێدا چارەسەرکار و چارەخواست لە هەستیان بیرۆکەکانی یەکتر تێدەگەن و پەیوەندیەکی باشیانە بێت. ئەم پەیوەندیە باشە پەیوەندیەکی هاوسەنگ. مەبەست لە پەیوەندی چارەسەریانە چییە؟ ئەوەیە کە پەیوەندی نێوان چارەخواز و چارەسەرکار چۆنیەتیەکەی دەستنیشان بکرێت و لە بەستێنی ئەم پەیوەندیە ئەو مەبەستانە بپێکرێت کە کەسێک تایبەت هاتە بۆ لای دەروونناسێک و ئەیەوێت کێشەکانی چارەسەر بکات. کەوایە پەیوەندی چارەسەریانە پەیوەندیەکی نزیکە، واتە لێک نزیکن، زۆر سەمیمین پێکەوە و پیشەیشە، واتە حرفەیە، پرۆفێشناڵە و خۆماڵی و خۆمانە نییە، بەڵام لە هەمان کاتە خۆماڵی و خۆمانەیشە. ئەمە یانی چی؟ بۆتان باسەکەم. بۆ نمونە ئێمە وەختێک سەردانی چارەسەرکارێک ئەەکەین، سەرەتا کۆمەڵێک دردۆنگیمان هەیە. ئەوەی کە یەکەم جاری بێ کە سەردانی چارەسەرکارێک ئەکات کۆمەڵێک دردۆنگی هەیە، بڕۆم نەڕۆم، ئەگەر بڕۆم چی بڵێم چی نەڵێم، ئەتوانێت کۆمەکەم کات، ئەتوانێت یارمەتیم بات یاخود نا، ئایا هەموو شتێکی لەلاو بڵێم، ئایا ئەو کێشانەی وا هەمە من باسی بکەم لەلای کەسی تر باسی ناکات. ئەمانە زۆر زۆر گرنگن کە بێگومان هەمووی پێکەوە باس ئەەکەین. پەیوەندی چارەسەرکارانە ئەو دردۆنگیانەی تایە کەوایە تۆ ئەبێ وەکو یەکەم دانیشتن، یەکەم یەکتر بینین،
زۆر شت بەو چارەخوازە بگەێنی سەرەتا ئەوەی کە کەسێکی ئەمن و ئارام و هێور و دڵنیایی ئەوە زۆر گرنگە بۆیە ئەگەر تۆ هەزارەت ببێ بێگومان ئەویش ئەیبینێ ئەویش ئەیبیسێ و هەزارەکەت بەویش بۆ ئەویش ئەگوازرێتەوە واتە دڵە ڕاوکێت ببێ هەزارەت ببێ نائارام بی بترسی هەمووی ئەوانە بە دڵنیاییەوە ئەگوازرێتەوە بۆ چارەخواز ئەوەیە کە پەیوەندی چارەسەرکارانە بەستێنێکی زۆر سەرەکی و گرنگە بۆ هەموو کارەکانی داهاتوومان واتە ئەگەر منی دەروونناس تۆی دەروونناس ئەگەر نەتوانی پەیوەندیکی چارەسەرکارانە و پەیوەندیکی چارەسەریانە و ڕاپۆیەکی باش بەڕێوە ببیت و دروست بکەیت و ساز بکەیت هەموو کارەکانی دواترمان کێشێ بۆ دروستکرد ئەوە زۆر گرنگە بۆیە ڕەنگە زۆرتریش لەسەری ڕاوەستی ئەگەر بیرتان بێت لەسەر دوو جۆرە وتوێژ باسمان کرد کە لە هەردوو جۆرە وتوێژەکە لە هەردوو جۆرە وتوێژەکە پەیوەندی چارەسەرکارانە زۆر گرنگە چ پەیوەندیەکی دەنووشیکارانە و پەیوەندیەکی ئینسایت ئۆریێنتێد بێت چه پەیوەندیەکی چه وتوێژێکی سیمتم ئۆریێنتێد لە هەردووکە پەیوەندی چارەسەرکارانە زۆر گرنگە دۆستان بە دڵنیاییەوە پێتان بڵێم کە هەموو بیردۆزەکانی دەروونناسی بە گشتی هەموو بیردۆزەکان جەختەکەنە سەر پەیوەندیەکی چارەسەرکارانە و چارەسەریانەی زۆر گرنگ و کاریگەر ئێستا من ئەمەوێ بۆ نمونەیەکتان بۆ باس بکەم کەسێک کە دێ بۆ لای ئێوە سەرەتا وتمان دردۆنگی هەیە نیگەرانی هەیە نائارامی هەیە کۆمەڵێک بەسەرهاتی هەیە کۆمەڵێک نیشانەیشی هەیە وەکو ڕەنگە خەمۆکی بێ خەمباری بێ نیگەرانی بێ ئازار بێ ئەزیەت بێ کێشەی خەو بێت یاخود کۆمەڵێک کێشەی دەرونی و بەدەنی و جەستەیی بەمانەوە دێ بۆ لای ئێوە ئەمە هونەری ئێوەیە کە هەمووی ئەم نیشانانە لە شوێنێکا کۆ بکەنەوە و بتوانن پرسیاری دروست و باشی لێ بکەن بۆ ئەوەی کە بگەن بە مەبەست ئەوەی کە ئەم کەسە چیەتی و چی ئەوێ بۆ نمونە من ئەگەر کەسێک دێت بۆلام پرسیاری لێ یەکەم سەرەتا سڵاو چاک و خۆشی زۆر گرنگە ئەوەی کە تۆ گەرم بیت گەرم و گۆڕ بیت زۆر سارد و خاو بێحاڵ و بێتاقەت نەبی ئەوێ حتمەن بە ڕوویەکی کراوە و بە پێکەنینێکی زۆر ئارام پێشوازی لێ بکەی ئەگەر لە بەریشی هەڵسی کە زۆر باشە من هەموو کاتە و کاراکەم چ مناڵ بێ چ گەورە ساڵ بێ چ پیر بێ بێگومان لەبەری هەڵەسم ئەگەر پێویست بکات تەنانەت یەک دوو هەنگاویش بەلای ئەوە دێم وەک نزیکی بکەومەوە لەبەرەوەی کە وا هەست بکات کە من خەریکم گرنگی پێم واتە لە زمانی جەستەم کەڵ کۆرەگرم بۆەوەی کە پێی بسەلمێنم کە کەسەکە من تۆ لە لای من گرنگی مندانە نیشتوم وەکو کەسێکی غڕورداری خۆبەزلزانی خۆبە گەورەزان کە لە پشت سەندەڵێکەیە دانیشتە لەناو شوێنەکەیە دانیشتە و هیچ جوڵەیەک ناکات نا بە دڵنیاییەوە بە پێکەنینێک کەوایە ئەبێ بە دڵنیاییەوە ئەو شوێنی دانیشتنەکان دوودانە مۆبل یاخود دوودانە مۆبل یا سەندەڵی بێ کە بێ ڕوو بە یەک بێ لە یەکیشتن زۆر باشە نابێت زۆر جیاوازی ببێت لەبەرەوەی کە ئێمە ئەمانەوێت بە هەموو زمانێک بڵێن کە من و تۆ زۆر هاوێتین زۆر یەکێکین لە یەکەچین من گەورەتر نیم من چکولەتر نیم بەڵام من دەرسم خوێندووە و ئامادەی یارمەتیم لەگەڵ تۆ ئەوەی زۆر گرنگە کە لە سەرەتاوە زمانی جەستەت بە کەسەکە و بە تاکەکە بڵێ کە من هاوتام لەگەڵت ڕێزت بۆ داعەنم و ئەمەوێ یارمەتیت بە ئەمە زۆر گرنگە دۆستان ڕەنگە زۆر ورد و چکولە بێتە بەرچاو بەڵام زۆر گرنگە چون دواتر چارەخواز ئەمانە ئەبینێ و هەڵتە سەنگێنێ لەگەڵ کەسانی دیکە و بە شێوەیەک تۆ وەکو کەسێکی تایبەت وەرەگرێ لە ئەم بوارە چون ئێمە بە تەواوەتی ڕوبەیەکین داهانیشین ئەبێ سێتینگی ژووری چارەسەری ڕەچاو بکەین چونەوە زۆر پەیوەندی هەیە بە دروستکردنی ڕاپۆرەوە ئەوی شەوەیە کە ساعتەکە نابێت یعنی کاتژمێرەکە نابێت لە ڕوبەڕووی ئەوابێ ئەو کاتژمێر نایە ببینێ دەروونناس ئەبێ کاتژمێر ببینێ واتە لە پشت چارەخواز ئەو ساعتەدا ئەندێک کە تۆ بزانی کاتت لە بەردەسا بێ کە چەند دەکات خەریکە ئەڕوات ئەبێ شوێنێکی ئارامی بۆ دروست بکەوە پێی ئەگەین کە پلە بە پلە ئەبێ چکارێک بکرێت بەڵام ئەمەتان بیر نەچێت کە چارەخواز بۆ لای کەسایەتی تۆ دێت زۆر ئەمە گرنگە
پەیوەندی چارەسەریانە پەیوەندی دوودانە مرۆڤە پێکەوە. بە قەولی یۆنگ قسێکی زۆر جوانەکات، ئەڵێ هەموو تکنیکەکانی دەروونناسی بزانە، لە هەموو بیردۆزەکان ئاشنا بە هەمووی زاڵ بۆ لەسەر هەمووی زاڵ بە و شارەزای هەمووی بە، بەڵام لە ژووری چارەسەرکاریە تەنیا یەک مرۆڤی خاوەن هەست و خاوەن خۆشەویستی بە. ئەمە زۆر زۆر گرنگە، واتە پەیوەندی چارەسەریانە پەیوەندیەکی دوو مرۆڤە پێکەوە کە یەکێکیان دەردەدارە، کێشەدارە، شێواوە، وە کەسێکی کە ئاگاداری دەردەکان و ئاگاداری شێواویەکانە و بە دڵنیاییەوە بە تەواوی هەست و ڕۆح و دڵیەوە ئەوێ یارمەتی چارەخواز بات. ئەمە زۆر زۆر گرنگە و ئەمە ئەبێ بگوازرێتەوە، ئەمە بە قسە ناگوازرێتەوە دۆستان، ئەمە بە کردەوەکانت، بە هەستت، بە هاوسۆزیت، بە هاوتەڵیت، بە هەست گۆڕینەوەت، بە خەمباریت، بە میمکی دەموچاوت، بە چاوت، بە لێوت، بە هەموو ئەمانەوە ئەگوازرێتەوە. بۆیە بە دڵنیاییەوە کاری دەروونناسی زۆرتر کارێکی کەسایەتیە، واتە سەرەتا ئیش نییە، کار نییە، سەرەتا کەسایەتیەکە کە ئێوە یارمەتی کەسانی تر بە کە ئەبێ بە ئیش و کاری ئەویش. لە وتوێژی تێگەیشتنی کە باسمان کرد، ئەوەی کە سەرەتا باسمان کرد، insight oriented، وتمان لەویا کۆمەڵێک شتمان هەیە کە پێی ئەڵێن ترانسفرنس، واتە گواستنەوە، ئێستا من کردووە گواستنەوە، نازانم چەندێک دروست بێ، یان گواستنەوەی هەڤبەر یا کۆنترا ترانسفرنس، واتە گواستنەوەی هەستە سەرەتاییەکانی دەورانی مناڵی یان هەستە سەرەتاییەکانی تاکی چارەخواز بەرامبەر بە کەسی گرنگی ژیانی، واتە VIPەکانی بۆ چارەخواز. واتە من بۆ چارەسەرکار، من چارەخوازێکم، ئەچم بۆ لای دەروونناسێک، ئەو دەروونناسا دوای ماوەیە کە لەگەڵی کار دەکەم هێواشێواش وەکو باوکم ئەیبینم. من ئەگەر کەسێکی مەسەلەن بۆ نمونە کچێک بم، ئافرەتێک بم، کە چم بۆ لای چارەسەرکارێکی پیاو، ئەو مهرەبانە لەگەڵم، ئەم بیسێ لە ئەو توانانەی کە هەیەی مهرەبانە، وەرم ئەگرێ بەبێ هیچ مەرجێک وەرم ئەگرێ، هەمووی ئەمانە من دوای ماوەیەک چون ئەو لە وتوێژی نیشانەیی پەیوەندی چارەسەرکارانە وەکو کارلێکی نێوان چارەسەرکار و چارەخواز دەزانرێت. و ئەمە ڕەوتێکی هەیە. ڕەوتەکەش چییە؟ لە تێگەیشتنەوە دەست پێکات، لە یەک تێدەگەین، متمانە ئەکەین پێکەوە، دواتر ئەو کەسە بڕوا ئەکات بە بڕوا پێکردن بە چارەسەرکار، دواتر پەیوەندی چارەسەریانە دروستە بێت. ئێستا وەک نمونە هاتم باسی بکەم، سەرەتا کە ئێمە کەسەکە دێتە ناوە لەبەری هەڵەسین، سڵاوی لێ ئەەکەین، ڕێزی بۆ دانین، ڕێنماییەکەین کە لە کووادا بنیشێ لە بەرەوەی لێ تێک نەچێ. کە دانیشت من هەمیشە سەرەتا پرسیاری ئەوەی لێ یەکەم، ناونیشان و ئەوەی کە چەند ساڵیەتی و هاوسەرگیری کردووە یاخود نایسە بەپێی کەسەکە ئەگەر سنی ئەگەر تەمەنی لە خوار بێت پرسیارەکان جیاوازە بێ لێ ئەپرسین و دواتر خۆمە ناسێنم کە من فلان کەسم، ئەوەم خوێندووە، ئەو نەساڵە خەریکی کارم، و لەگەڵ ئەوە پرسیاری لێ یەکەم کە تا ئێستا لای دەروونناس چووە یان نا. زۆر زۆر ئەوە گرنگە. ئەگەر بڵێ ڕۆیشتم، ئەوەیە کە کارمان ئاسانترە لەبەرەوەی ئەزانێکە چارەسەرکار چی ئەکات و چ ڕەوتێکی هەیە. ئەگەر نەبوو بۆ نمونە ئاسانکاری بووەکەی نێژن بەڵێ من بەردەوام ئەم شتە ئەڵێم، ئەگەرش پێتان باش بوو ئەتوانن کەڵکی لێوەربگرن. من پێیان ئەڵێم کە سەرەتا هەموو شتێک یەکەم جارەکەی سەختە، دەزانم لە ماڵەوە بیرت کردوێتەوە ڕەنگە چی بڵێم، چۆن بڵێم، بڵێ بتوانم ئەوەی وا پێویستە بڵێم. ئەوە لێرە من وەکو بڵێ من لێت تێ دەگەم کە تۆ لە ماڵەوە زۆر دردۆنگ بووی، ئێستا کە هاتی بووێرە دڵنیام کە دردۆنگی هیچ کێشەیەک نییە، من یارمەتی تەیەم کە تۆ لە دردۆنگی بیتە دەرەوە. ئەمە خۆی سەرەتای ڕاپۆیەکی باشە کە ئەڵێ ئەو ئەزانەیە. دواتر دەنگ و ڕەنگی من باشام جار ڕاستی لێو بەشەی زیاتر مایەوە لێمان بۆ مەراق ئەوەی کە باسی ئەوت کرد کاتێک پەیوەندی دەروونناسەکە لەگەڵ چارەسەر سازەکەی با بڵێن لەگەڵ ئەوەی چارەسەری دەکا وەکو باوکی لێ دەشتە چۆ هات باس کرد، زۆر ڕوون نەبوو لەلا.
ئەو دواتر ئەبێ باسی بکەینەوە لە وتوێژی تێگەیشتنیایە، واتە نوێنکەکانی گواستنەوە یا ترانسفرنس و گواستنەوەی هەفبەر کۆنترا ترانسفرنسە. ئەوە زۆر بابەتێکی گرنگە، بەڵام هاتم ئەوە بڵێم کە وەکو ئاماژەیەکی پێ بکەم لە وتوێژی تێگەیشتنیە باس لەسەر ئەوانە زۆرترەکرێت، واتە ئەوانە گرنگە کە چۆن من چۆنە بینی. بەڵام لە وتوێژی نیشانەیی یا بۆ ئەو دوانم باس کرد لەبەرەوەی ئەوە تێبگەین لە وتوێژی نیشانەیی یا ئێمە باسی نیشانەکان و پەیوەندی چارەسەرکارانە لەگەڵ چارەخوازەکەین. ئەو دوودانە کە گواستنەوە و گواستنەوەی هەفبەرەوەی کە هەست و سۆزەکانی بەرامبەر بە کەسانی گرنگی سەردەمی مناڵی خۆی بۆ چارەخواز ئەگوازێتەوە، ئەوە لە وتوێژی تێگەیشتنیە زۆرتر باسیەکرێت، واتە لە دەروونشیکاری و دەروونناسی شڕۆڤەیی و ئەو بوارانایە کە کەمتر باسیەکرێت. نامەوێت سەرتان لە بشوێنم، فقط هاتم ئاماژەیەکی پێ بکەم ئەگەر پێویست بکات دواتر باسیەکەین. باشە؟ باسی ئەومە کرد کە سەرەتا من ناو و ناسنا و ئەوانەی خۆمی پێگەێنم، دواتر پرسیاری دەکەم یەکەم جارە هاتوویە یەکەم جار نییە، دواتر ئەگەر ساڵانی پێشوو بۆ لای منیش هاتبێ و پرسیاری لێ یەکەم کاگەڵ بڵێ هاتموو یا خۆی ئەڵێ یان خۆم پرسیاری لێ یەکەم پێشتر بۆ لای من نەهاتووی، بۆ نمونە ئەڵێ با 7 ساڵەمەوە پێش 5 ساڵەمەوە پێش کە مناڵ بووم کە فڵان بووم کە هاتم بۆ مناڵەکەم هاتم، ئەوە بۆی زانیاریەکەم ببێ لەسەرەوەی کە چی ئەزانێ سەبارەت بە ڕەوتانەی دەروون چارەسەرکاری و ڕەوتانەی وتوبێ. دووشت هەیە کە زۆر بۆ من گرنگە و بە پێی ئەزمموی چارەسەرکارانەی خۆم پێی گەیشتوم. سەرەتا ئەوەی کە ئێمە یعنی بە چارەخواز بڵێن کە یەک ڕازداری واتە ڕاگررتنی ئەو وتانەی کە تۆ هەتا و تۆ باسیەکەی لێرە بە دڵنیاییەوە لە نێوان خۆمانە ئەمێنێتەوە و لەم ژوورە ناچێتە دەرەوە. ئەوە زۆر 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 گرنگە. لای خۆمان بەداخەوە هەندێک لە دەروونناسەکان ئەو ڕازداریە ناپارێزن. بۆ نمونە لە ئینستاگرامان لە شوێنی زۆر شوێنە باسی کارەکانەکەن یاخود دواتر لە شوێنێکە لە کۆڕ و کۆمەڵێکە دانیشن باسی کەسەکانەکەن. ئەمە زۆر زۆر خەتەرناکە، زۆر زۆر جێ مەترسیە، لەبەرەوەی کەسەکە کە بیستیەوە ئەڵێ جا من هەر شتێک بڵێم ئەمیش لای کەسانی تر باسی ئەکات، بۆیە زۆر گرنگە و دڵنیایی پێ بدرێت. دووەم ئەوەیە کە ئێمە لە دەرەوەی ژووری کلینیکال لە ژووری چارەسەرکاری هیچ پەیوەندیەکمان نابێت. ئەمە زۆر زۆر گرنگم دوانە، واتە تۆ سەرەتاوە یەک سری چوارچێوە بۆ کارەکە دانی، ئەڵێ هەموو شتێک لای من پارێزراوە بە هەموو شتێکەوە، تۆ ڕێزت هەیە لە لای من هەر شتێکی، دواتر پێی ئەڵێ کە هیچ شتێک لێرە ناچێتە دەرەوە و ئێمە لە دەرەوەی ژووری چارەسەرکاری هیچ پەیوەندیەکمان نابێت. زۆر زۆرەوە گرنگە. واتە بۆ نموناگەر کەسێک دێ بۆ لای من دواتر ئەو دوکانێکی هەیە من بچم بۆ دوکانەکەی ئەویش من لەوێ هەواڵ بپرسم بڵێم ئەرێ چۆنی باشی دەروونت چۆنە، ئەوە کێشەکەت چارەسەر بوو، لەوێش ئەگەر مشتری و کەسانی تر لەوێ ببن سەردانکەری ببێ لەوێ و بیبیسن ئەو پێی خۆش نییە. ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەو بابەتە ڕەچاو بکرێت. بابەتێکی تریش کە زۆر زۆر گرنگە ئەوەیە ئێمە ئەبێ پێی بڵێن کە ئەوەی کە لێرە ئەنووسرێ لای خۆمان ئەپارێزرێ و ئەمێنێتەوە لە هیچ کوێ نانووسرێ، لە هیچ کوێ دانانرێ و دواتر لە هیچ کوێ لە هیچ دادگایەکە لە هیچ شوێنێکە دژ بە خۆی کەڵکی لێوەرناگیرێ. واتە ئەوە بێ بە دڵنیاییەکی تەواوە بێتاوێ، بە دڵنیاییەوە. شتێکە زۆر گرنگە ئەوەی کە ئەو کەسانە ئەبێت لەوە تێبگەن کە دێن بۆ لای کەسێکی ئەمن و ئارام کە دواتر کێشەی بۆ دروست نابێت. شتێکی ترکە گرنگە چییە؟ ئەوەیە کە ئەو بزانێت ئێمە ڕێز بۆ دانی، ئەگەر هۆمۆسێکشوال بێ، هێترۆسێکشوال بێ، گەی بێ، لزبیەن بێ، هەر چێک هەموو LGBTQ+ ئەوەی کە بۆ نمونە ڕەگەزیان جیاوازە لەگەڵ ئەو شتێکە ناو کۆمەلگا باوە، ئەگەر کەسێک بکوژە، ئەگەر کەسێک لەگەڵ کەسێکی تر پەیوەندیەکی خۆشەویستی هەیە، کەسێکە هاوسەری هەیە بەڵام لەگەڵ کەسێکی تر پەیوەندی هەیە، هەر هەموو کەس. واتە ئێمە بەبێ هیچ مەرجێک ئەو وەرەگرین. ئەمە چۆن ئەشێمە ئەوەی بۆ پێنیشان بین، هەرو جۆری کە لە راپۆ باسی ئەکرێت کە دەروون چارەسەرکارێکی کارە ئەبێ سێدانە تایبەتمەندی ببێ. ئەو سێدانە تایبەتمەندیە چیە؟ یەک، هاوسۆزی لەگەڵ ئازارەکانی چارەخواست، واتە
تۆ لەگەڵ ئازارەکانی ئەو ئەبێ هاوسۆزی بکەیت، هاودڵی نا، هاودەردی نا، ینی لەگەڵی دەرد نەکێشی، لەگەڵی دانەنیشی بگیری، بەڵکو هاوسۆزی لەگەڵی. هاوسۆزی بە چمانە؟ بۆ مانای کە من لە چاویلکەی تۆوە دنیا بینم، پام ئەەکەم بەناو کەوشەکەی تۆە، لە ئەو مەسیرە و لە ئەو ئاراستی کە تۆ ڕۆیشتی منیش لەویۆ ئەڕۆم و هەوڵام لە ڕوانگەی تۆوە دنیا ببینم، دێمە ناو ئازارەکانی تۆ و لە ناو ئازارەکانی تۆوە دنیا ببینم. ئەمە هاوسۆزیەک دروستەکە کە تۆ لەو تێدەگەی کە ئەو لە چی تێپەڕاندووە و خەریکە چی ئەزمونەکات. دوو، ڕاست و بێدرۆبوون لە پەیوەندی چارەخواز چارەسەرکار. یعنی چی؟ دۆستان، ئێمە بە دڵنیاییەوە کەسێک کە ئەیبینین سەرەتا هەستێکمان پێبەخشێ، ئەو هەستا وەکو هەستی شەشەمی پێ بڵێن یا هەر شتێکە لەناو خەڵکا باوە، بەڵام ئێمە بە شێوەیەکی هۆشیار یان ناهۆشیار ئەنکانچەس، بە شێوەیەکی ناوشیار یاخود وشیار کۆمەڵێک زانیاری وەرەگرین لەو کەسێکە لە ڕوبەڕوومان ناوەستاوە. بۆ نمونە پێش دێت کەسێک دێت بۆ لامان لە خۆشمان لێ نایە، جا بۆ ئەوە پەیوەندی هەیە بە کۆمەڵێک فەکتەرەوە، شەو فەکتەرانە دیاری بکرێت. بۆ نمونە خۆشمان لە قیافەی نایە، چاوی جۆرێکە، هەیکەلی جۆرێکە لێ ئەترسین، یا بۆ خۆت بۆ نمونە من مراجعەکەم بوو، ینی چارەخوازێکم بوو کە سەردانی منی کردبوو، ئەیوت من خۆشم لە کەسێکە سەری بێموو بێت، من خۆشم لێ نایە، کەسی کورتە باڵای بێموو خۆشم لێ نایە. ئەوەی ئەوت کە ئەگەر ئێوە زۆر بۆم گرنگ بوو کە ئێوە ئایا کورتە باڵایەکی بێمونین، بۆیە زۆر بۆم گرنگ بوو کە ئێوە ڕەواڵەتتان چۆنە و قیافەتان چۆنە. منیش کە پرسیارم کرد بۆ وتی نازانم، بەڵام هەر لە مناڵیەوە خۆشم لە کەسی وا ناهات. ئەمە من وەکو لەناو پەرانتزێکە دامنا لە گۆشەی مێشکما دامنا بۆ کاتی خۆی کە بزانم ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە. دواتر کە تێپەڕا چەند دانیشتێکمان پێکەوە بوو، زانیم لەلایەن کەسێکەوە ئەزمموی دەستدرێژیەکی جنسی هەیە، دوکاندارێک بوو لە کۆڵانەکەیانە، بچوو بۆ لای و ئەویش دەستدرێژی چەندین جار دەستدرێژی جنسی کردبووە سەری، نەک بە شێوەیەکی کامڵ دەستدرێژی جنسی، بەڵکو ئەوەی کە ئازاری دابوو. کە ئەوەی بۆ من باس کرد، من سەرەتا گەڕامەوە ئەو خۆش لێنەهاتنی کەسێکی کورتە باڵای بێموو. پرسیارم لێکردوتم ڕەواڵەت و شێوازی قیافەیت بیرە؟ وتی ئەرێ کورتە باڵایەک بوو کە بێموو. ئەمە زۆر گرنگە، ئەو نەیەزانی بۆ خۆشی لەو کەسە نایە، بەڵام لە وتوێژی کلینیکاڵە ئەو بەشە ناهۆشیارەی کە ئەو لەگەڵی دەرگیر بوو هاتە سەر، واتە لە ناوشیارەوە هاتە هوشیاری. ئێستا ئەو ئەزانێ کە بۆ خۆشی لە کەسێکی کورتە باڵای بێموو نایە، لەبەرەوەی ئەو کەسە ڕەواڵەتی وا بووە و ئەمەش ئازاری داوەت و لە زەینیا ماوەت و چۆتە ناو بەشی ناوشیاریەوە و ئێستا هاتەتە سەر. ئەمە خۆی لە کاری دەروونشیکاریە خودی ئەمە بە چارەسەریەک ناو ئەبردرێ کە تۆ ئینسایتت پێی هەیە یاخود لی تێگەی کەوایە ئەو ئازارەی کە جاران وەرەی ئەگرت هێواش هێور و هێواش هێواش کەمە بێتەوە و ئارام بێت. کەوایە باسی راپۆمان کرد کە دەروون چارەسەرکارێکی کارە ئەبێت سێ تایبەتمەندی ببێ. یەکێک لەوانە وتمان هاوسۆزی لەگەڵ ئازارەکانی چارەخوازە کە وتم کە مەنزوورمان لە هاوسۆزی چییە؟ ڕاست و بێدرۆبوون لە پەیوەندی چارەخواز چارەسەرکارە کە ئەوە زۆر گرنگە، کە ڕاست و بێدرۆبوون چی؟ یعنی ئەبێ تۆ خودی خۆت بی، خۆت نەبی بە کەسێکی کە، ئەبێ خۆت بی. مرۆڤ لەگەڵ مرۆڤە پەیوەندیەکرێت کە تۆ خۆت بووی، دڵت ئارام بوو، حەزت کرد بە یارمەتی، هیلاک نەبووی، بە تەواوی هەست و سۆستەوە حەزت بە یارمەتیەکەویش تێگات. بۆیە بە دڵنیاییەوە کەسەکان لە پەیوەندی چارەسەرکارانە و پەیوەندی چارەسەریە زۆر گرنگی بە ڕاست و بێدرۆبوونی چارەخوازان کە زۆر گرنگە لە زۆربەی بیردۆزەکانی شەباسیێن بابەتە کرد. بابەتی دووەم سەرنجدانی بێمەرج و ئەرێنی وەک مرۆڤێکی بەڕێزە. ئەمە زۆر گرنگە. بۆ نمونە کەسێک حەزی لە حیجاب نییە، بەڵام چارەخوازێکی محەجەبە دێ بۆ لای. کەسێک حەزی لە بۆ نمونە
کەسێکی شیعە نییە بەڵام چارەخوازێکی شیعە دێبوونای زۆر گرنگە کە ئێمە بەبێ مەرج بەبێ هیچ فیلتەرێکی زەینی کار بکەین بۆ چارەخواز ئەو فیلتەرە زەینیە ئەگەر بوو کێشەمان بۆ دروستە بێ و کەسەکەش ئەزانێ کەوایە سەرنجێک ڕێزێکی بێمەرج و ئەرێنی بۆ کەسی چارەخواز چ لە کەمایەتیە LGBTQ+ بێت چ لە کەمایەتیە کەمینە ئاینیەکان بێت چ لە کەسێک بێت کە ڕەنگە ئێمە خۆشمان لەو نەتەوە یا خۆشمان لەو کەسانە نەیە ئەمە نابێ ببێت چون ئەگەر ئەمە ببێ زۆر کێشە دروستە بێ بۆ پەیوەندی چارەسەرکارانە یاخۆت ڕابوو ئێستا چەند استراتیژیمان هەیە بۆ دروستکردنی پەیوەندی چارەسەریانە خات و دوعا من حەزەکەم ئالێستا کۆمەڵێک پرسیار وەرگرم ئەگەر هەیە بۆیە بە زۆریش من هەروان نەڕۆم ئەگەر پرسیار هەیە پرسیار وەربگرم دواتر چمە سەر استراتیژیەکان چونەم بەشە پێم وابێ بەم یەک جەلەسەت کۆتایی نایە زۆر چاکەوەی پرسیاری هەیە تانی ماکی بکاتەوە یان هەر دەست لە ماچدا بنێ ماچی دەکەمەوە باسی ئەوت کردگوت ئەمە ئەکیدیان دەکەین و دڵنیایان دەکەینەوە کە بەبێ ڕەزامەندی خۆیان زانیاریەکان هیچ جێکی بەکار نانین بەڵام زۆر جا حاڵەتەکە دەگەیشتە حاڵەتە چی دەگەیشتە دادگای ئەو کەسە ڕازی نییە و زانیاریەکانی بگوازی و بەڵام دادگا ئیشی پێیە وە کەیسەکە ئیشی پێ لەوانەیە کەسێکی کوشتبی یان شتێکی کردبی ئیشی بە شاهێدی تو هەیە ئەو کاتی ئەو ڕازامەندیشی نەبێت و ناچاری بێگومان وایە ئەمە ئەگەر کەوتە حاڵەتی ناچاری جیاوازە بەڵام ئێمە لە چەند جێگا ئەتوانین ڕازداری ببینە ژێر پرسیار واتە بیشکێنینەوە ببینە کە خۆمان پێی ئەڵێن یەک سەرەتا ئەوەی کە هەوڵی خۆکوژی بات ئەگەر کەسەکە هەوڵی خۆکوژی بات ئێمە ڕازدار نامێنین وێ بدڵنیایەوە لەگەڵ کەسێک ئەبێ بدوێن ئەمە یەک دوو هەوڵی کوشتنی کەسێکی کە ئەمەش ئێمە ناتوانین ڕازداری ڕابگرین لە بەرەوەی کە کەسێک ئەمرێت ئەم دوودانە زۆر زۆر گرنگە بۆ دۆستی دادگایش ئەگەر دادگا بە فەرمی داوات لێ بکات بە دڵنیاییەوە چون ئێمە ئەبێ ملکەتی یاسابی ئەویش یاسای دروست من خۆم بە شەخسا ئێمە لە وڵاتی ئێران دەژین زۆر یاساکانمان یاسایەکی زۆر بنەڕەتی و باش نییە بۆ بوونەوە من بە دڵنیاییەوە هەر کات نامەیەک بنووسرێت ئەوانە هەوڵەیەم کە جۆرێک نامەکە بنووسم کە زۆر کێشە ساز نەبێت مەگەرەوەی کە بە شێوەیەکی فەرمی بابەتەکە باسی کرابێت و بڵێ کە چیم ئەوێ بۆ نمونە بڵێ کە ئەم کەسە ئایا تەندروستی دەرونی هەیە بۆ ئەوەی کە میراتی باوکی وەربگرێ یاخود نا ئەگەر ئاوابێ ئیتر تۆ بە دڵنیایە وەکو پسپۆرێک پێویستە ملکەتی یاسابی بەڵام بەگشتی ئێمە ئەتوانین ڕەچاو بکەین وەکو پسپۆرێک ڕەچاوی ئەو بابەتە بکەین بۆ نمونە ئەگەر دوو کەسی هاوژین بێن بۆ لای ئێمە یەکێکیان بێن بۆ لای ئێمە بۆ سەردانی چارەسەرکار و دواتر ئێمە بۆ دەستنیشانە بگەین کە بۆ نمونە خانمەکە خەمۆکی هەیە ئەویش بچێت شکایەتێک بکات و بڵێ ژنەکەی من نەخۆشە خەمۆکی بووە ئەوە دەروونناسیش هەیە ئەگەر دەروون خۆی بێت و بڵێ بۆم بنووسە کە ژنەکەی من خەمۆکی بووە و یاخود کێشێکی دەرونی بووە کە با من لە دۆسیی دادگایەکەمە سەرکەوم بەسەر ئەو ئافرەتە ئێمە بێگومان ئەو کارە ناکەین بۆیە بەدڵنیایی ئێمە ئاگاداریان ئەکەین و لەوەی کە لەکووا ئێمە لەکووا ئەو ڕازداریە ئەشکێنین و پێی ئەڵێن بەڵام زۆر کەم وا پێشتێ خات و دوعا وەڵامەکەت وەرگرت یاخۆت پێویستە زۆرتر ڕوونکردنەوە بە ناتەوە دەست خۆش زۆر سپاس وەرم ئێستا با بچینە استراتیژیەکانی دروستکردنی پەیوەندی چارەسەرکارانە کە ئێمە چه استراتیژیەکمان ببێ یەکەم استراتیژی ئەوەی کە وەکەوەی باسم کرد سەرەتا سڵاو چاک و خۆشی و بەبێ مەرج وەرگرتن و ئاسانکاری بۆ ئەوەی کە بتوانێت پەیوەندیەکی باش لەگەڵت وەربگرێ بۆ شوێنەکە ڕێنمایەکی کە لە کام شوێنەدا بنیشێ ئەبێ بەردەوام ئەو هەستە خۆشەی پێ بگەێنی کە شوێنێکی باش هاتە بە هیچ شێوەیەک سەرزەنشت و قسەی ناشرین و شۆخی پێکردن و هیچ شتێک کە ناویشی ئەپرسی ئەگەر ناوێکی خۆشی بۆ نمونە من هەموو کاتە و کاراکەم بۆ نمونە کەسێک لەم دوایانە هاتبوو ناوێکی زۆر خۆشی بوو بۆ نمونە ناوەکەیم پرسیار کردوتم مانای ناوەکەت چییە
ناوی ڕاسان بوو بدام ڕاسان ناوی چییە یا کەسێکی ناوی نیشتمان ئاڵم ئەزانین مانای ناوەکەت چییە یعنی بە شتێکی ئاساییەوە دەست پێەکەین شتێکی زۆر ئاسایی یا خۆدیسە زۆر هەوا گەرمە زۆر کەش و هەوا گەرمە پێڵێ لەگەڵم گەرما چۆنی بۆ نمونە یاخود ئێرە ئەم شوێنت باش پیا کرد ئایا کێشێکت نەبووە پیاکردنی ئەم شوێنە بە شتێکی زۆر زۆر ئاساییەوە دەست پێەکەی کە با وا هەست نەکا لەگەڵ پسپۆرێکی زۆر زۆر پسپۆری زۆر زۆر ئاست باڵا ڕوبەڕوە نا لەگەڵ کەسێکی ئاسایی ڕوبەڕوەکە لە هەمان کاتە کە ئاساییە پسپۆریشە و مهرەبانیشە و ئارامیشە و لیشت تێگە و کێشش بۆ دروست ناکە بۆیە سەرەتا ئەبێت دۆخێکی ئاسوودە و ڕاحەت بۆ چارەخواز دروست بکەین بە هەر شێوازێک ئەمە زۆر بەسراوە بە کەسایەتی دەروون چارەسەرکارەوە زۆر زۆر بەسراوە بۆیە تەنانەت ئەگەر تۆ شۆخیەکەکەی گاڵتەیەک ئەەکەی ئەبێ ئەو گاڵتە وەها بێ کە ئازار نەبینێ ئەزیەت نەبێ بەڵام هەستێکی خۆشی بۆ دروست بکات زۆر گرنگە بزانین کە چۆن دۆخێکی ئاسوودە و ڕاحەت دروستەکەین ئەوانەی یەکەم جاریان بێت بێگومان نیگەرانن نائارامن دردۆنگن و پڕن لە شک و گومان یەکەم کاری ئێمە لابردن و ڕەوانەوەی نیگەرانی و نائارامی و دردۆنگی و شک و گومانی تاکەکەیە ئێستا بۆ نمونە ئەگەر کەسێک دێتە ناو ژووری چارەسەرکار بە دەور چاوی ئەوە ئەسوڕێتەوە شای دەوروبەری ئەکات ئەمە یەکەم نیشانەیەکە ئەو وەختێک ئەچێتە ناو شوێنەکە پشکنێ ئەمە لە گۆشەی مێشکمانەمەی هێڵینەوە بۆ لەبەرەوەی ڕەنگە یاخود وەسواس بێت یاخود پارانۆئید بێ واتە دڵپیس بێت بە کوردی خۆمان ڕەنگە ئەوە بێت ئەوە لە گۆشەی مێشکمانە بەبێ هیچ بڕیارێک ڕای ئەگرین بۆ دوایی پێویست بێت یاخود دەستی ئەساوێ بە یەکە هەروە ئەکات ئەمە نیشانەی دڵەڕاوچێ و نیگەرانی ئەوانەیە منە هەمووی ئەبینین یاخود دێت بۆ نموناگە لەسەر ئەو کورسی وەسەد شتێک دانرابێ لار بێ ئەو ڕاستی بکاتەوە ئەمەش خۆی نیشانەیەکە لەوەی کە ڕەنگە ئەم کەسێکی وەسواس بێت ئەمانە هەمووی لی ئەڕوانین بە چاویلکە وتمان کە چوار چاویلکەمان هەیە ئەبێت چەندین چاویلکەمان بێ و بە هەر کامێکی ببینی بۆ نمونە کە قساکە دەنگی ئەلەرزێت یاخود نالەرزێ ئایا نائارامە شێوازی دانیشتنی پای چۆندانێ دەستی چۆندانێ جلوبەرگی چۆنە ئایا ئارایشی کردە نەی کردە بە خۆیان گەیشتە نەگەیشتە دێر دێت زوو دێت هەموو ئەمانە گرنگن کە تۆ ئەبێت دواتر وەکو کۆمەڵێک ژێدەری زانیاری کەڵکی لێوە کەوایە ئەوانەی یەکەم جار بێن وتمان نیگەرانن کە شێو نیگەرانیانیان لابەرین لەکەی کۆمەڵایەتی و ستیگما بێگومان بۆ کەسانە گوشار دێنێت واتە ئەگەر چی بۆ لای دەروون ناس لە کۆمەلگای خۆمانە بەداخەوە شتمان هەیە کە هەر کەسێک ئەڵێ چی بۆ لای دەروون ناس ئەڵێ خۆ تۆ شێت نیت بۆ لای دەروون ناس بۆ چیت من زۆر جار بۆ ئەوەی کە ئەوە بڕەوێنمەوە هەمیشە پێیان ئەڵێم کە زۆر کارێکی باشت کرد بۆ لای دەروون ناس هاتی لە کۆمەلگای خۆمانە زۆر جار کەسێک بۆ لای دەروون ناس بچێ کۆمەڵێک شتی پێڵێن بەڵام ئێمە زۆرتر مرۆڤی ئاسایی و مرۆڤی باش دێ بۆ لامان دەبرەوەی کە باشتر بن و ئەوەی کە باشن دەبرەوەی کێشیان بۆ دروست نەبێ ئەوەشی کە کێشەیەکی بە بارشێوە ئێمەش یارمەتی ئەین کە کێشەکەی چارەسەر بکات هەمووی کەچم بۆ لای دەروون ناس کێشێکی زۆر گەورەیان نییە یعنی هەست سەرەتا من کەمێک ئەو ئارامیەی پێ ئەبەخشم بێگومان لە دادوەری خەڵک ئەترسن ئەوەی کە قەزاوەتیان بکەن دادوەریان بکەن کە بڵێن بۆچی بۆ لای دەروون ناس ئەچێ و کۆمەڵێک ناتێگەیشتنی هەواڵ لە کۆمەلگایشە هەیە بەرامبەر بە کەسی چارەخواز کە ئەو نیگەرانەکە ئەبێ ئەوانەیش ئەگەر پێویست بکات لەسەری قسە بکرێت و بتوانین بیڕەوێنینەوە چون ئەو کەسە دڵنیا نییە و لەوانەیە ئەزمونێکی ناخۆشیشی بەرامبەر بە دەروونزان بوو بێت لە پێشترە یاخود کەسێکی بۆ نمونە ئەندامانی بنەماڵی یاخود ڕەفیقێک دۆستێک کەسێک ئەزمونێکی ناخۆشی بوو بەرامبەر بە دەروونناس چوو بەلای دەروونناس هیچ شتێکی وەرنەگرت بێ یاخود ئەو دەروونناسە کاری باشی نەکرد بێ و کێشەی دروست کرد بێ و ئەمیش ئەو ئەزمونەی ببێ دواتر هاتوێ بۆلاتەن بۆ نمونە من هەر ئەمڕۆ کە تا ساعتی 7:08 تا کاتژێر 7:08 شەو لە کلینیکی خۆم بووم یەکێک لە سەردانکەرەکان و چارەخوازەکان شتێکی زۆر جالبی من وتی سەرەتا من بە فشار و گوشاری دۆستان هاتم بۆلاتەن من حەزم ناکردێم بەڵام یەکەم دانیشتن کە چوومەوە ماڵاواییم لیان کرد دەستخۆشیم لیان کردم کاکە بەخوا زۆر هەستێکی خۆشم هەیە بۆ کابرا من کە ئەچم زۆر هەستێکی ئارامم هەیە ئەمە یانی
پەیوەندی چارەسەرکارانە هەر لە سەرەتاوە لە دانیشتنی یەکەمە بەڕێوەچوو. ئێستا زۆر حاڵی باشە و زۆر خانەوایی کات و زۆر حاڵی باشە بۆ بوونەوە دیارە پەیوەندیکی چارەسەرکارانی باشی لەگەڵ دروست بووە و زۆر زۆر گرنگە. ئەبێ پیشانی بین کە سەرنجی نیگەرانیەکانی ئەین و ڕێزی لێگرین هەوڵ ئەین یارمەتی بین. ئەمە چۆن پیشانەدرێت دۆستان؟ بۆ نمونە لە جێگەیەکە کە ئێژە من زۆر نیگەرانم لەسەر ئەو نیگەرانیەی چڵەبینەوە ئەڵێن باست کردوتت زۆر نیگەرانم، چی زۆرتر نیگەرانتی کرد یاخۆت نیگەرانیەکەت لە چه ئاستێکا بوو، توانی پێم بڵێ چۆن بوو باسی ئەوم بۆ بکەیت کەوامانوت ینی نیگەرانیەکانی تۆ بۆ ئێمە گرنگە. ئەمە خۆی زۆر زۆر گرنگە کە ئێمە ئەوە بۆ بگەێنین کە نیگەرانیەکانی تۆ بۆ ئێمە گرنگن. بۆ نمونە گەر باسی ماشینەکەی بکە بڵێ ماشینەکەم ئاوا بڵێ ماشینەکە چییە؟ ئەڵێ مەسەلەن بۆ نمونە فلان ماشین، ئێمە لەسەر ماشینەکەی چەنت پێدا لەکوێ کڕیوتە ئەوە ینی هیچی ینی ماشینەکەت بۆ گرنگە. بەڵام کە باسی ماشینەکە بەسەریاتی ئابین، بەڵام باسی نیگەرانی و باسی خەم و ئازار و سەردەمی مناڵی و ئەوانەکات لەسەرەوە چڕەبینەوە ئەوم بۆ زۆرتر بۆ شی بکەوە دەبێت بزانم تۆ چیت بەسەر هاتە. زۆر زۆرەوە گرنگە کە ئەوە بە شێوازێکی ناڕاستەوە خۆ پێ ئەگەیەکە ئێمە چیمان بۆ گرنگە و ئەوە بە باسی چ لایەنێک زۆرتر بۆ ئێمە بکات. دۆستان ئارامبوونی خۆتان زۆر زۆر گرنگە. واتە ئەگەر خۆتان دڵڕاوکێتان بێ نائارام بن ئەوش هەستی پێکات و نائارام بێ کەوایە خۆتانە بێ ئارام لەسەر خۆ هێور و بە دەنگێکی زۆر هێمنانە و هێورەوە قسە بکەن. بێدەنگی ئەسڵان خراپ نییە، بۆیە زۆر جار پێویستە بێدەنگ بن، زۆر جار پێویستە فقط بەسەر ڕاوەشاندنێک بڵێ لەگەڵتان بەردەوام بە لەگەڵتان یاخودەوەی وایە ڕاستە یاخود ئەڵێ ئەو زۆر ناخۆشە ڕاستە ئەرێ ناخۆشە بشاکە یعنی لەگەڵتان بەردەوام بە لەگەڵتان بەردەوام بە نەکتم شای ساعتکەی نەکتم شای گوشەکەتکەی ئەوە زۆر زۆر گرنگە کە گوشێ بە حتمما بێدەنگ بکرێ دواتر تمشای ساعت ناکەی لەبەردەست ئەوە چون ساعت لە پشتەرەوەیە بە یەک تمشاکردن تۆ بێ چاوت ئاوایەکی لەکەی تو تمشایکی ساعتەکەی تو بزانی کات لەکوایە کە ئەو زۆر تێنەگە. شتێکی زۆر زۆر گرنگ حەزەکەم بیزانن کە ئافرەتێک دێ بۆ لاتان ئەگەر ئێوە پیاو بن ینی چارەسەرکار پیاو بێت و ئافرەتێک بێ بۆ لاتان زۆر گرنگە کە چاوتان بپارێزن. واتە بۆ نمونە ئافرەتەکان ئەوە زۆر باشەزانن ئەتوانن ئافرەتەکانم شتێ من ڕەدی بکەنەوە یاخۆ جەخت بکەنە سەری کە من تمشای ناوچاوی ئافرەتەکە ئەکەم ئەگەر خەریکە لای ئێمە ڕووسەریەک یاخود پارچێک بەسەریانە ئەگەر ئەوە تازە ئەکاتۆ شوێنێکی ئەگەر دەرئەکەوێ ئەگەر تۆ چاوت لە چاوی ئەو بدزیتۆ بیتە خوارەوە واتە تمشای سەر و سنگی بکەی ئەو ئەزانێ و ئەمە دۆخێکی ناڕەحەت و ناخۆشی بۆ دروستەکە کە وا هەست دەکات کە تۆ خەریکی بە چاوێکی ترۆت مشایەکەی. ئەمە زۆر گرنگە دۆستان بەتایبەت لە کۆمەلگای ئێمە کە ئەو تمشاکردانە زۆر ئەوەش کێشە دروستەکات بۆیە زۆر گرنگە کە ئەو بێ بۆ لای کەسێکە ڕەگەز بۆی گرنگایەتی نییە. واتە من زۆر جار ئەو هەستەکەم و ئەو هەستش بە چارەخوازەکەم ئەگوازمەوە کە ئەڵێم من لێرە نەپیاوم نەژم، من لێرە هیچ ڕەگەزێکم نییە، ڕەنگە ئەم قسە قسەیەکی فقط قسەیەک بێت وانە بێ، بەڵام بە دڵنیایی و دوای ماوەیەک ئێوە ئەو چاویلکە ڕەگەزیەتان لاچێت. واتە کە تۆ لە ناو ژووری چارەسەرکاریە دانیشتی چاویلکەی ڕەگەزیت نابێت، ئەوەی کە تۆ مێی من نێرم ئەو من پیاوم تۆ ژنی هیچ کامێک لەوانە نامێنێت. بە دڵنیایی و دوای چەندین ساڵ ئەو شتتان بۆ دەستەبەر ئەبێ و لی تێئەگەن. بۆیە زۆر گرنگە کە هیچ کامێک لەو شتانەی کە باسی ڕەگەزی و باسی چێژی جنسی و چێژی سکسی و ئەو شتانە یاخود چاو بە چاو زۆر تمشاکردن و هەموو ئەو شتانە ئەبێ بکەوێتە ئەولەوە چون تۆ چارەسەرکاری ئەگەر دەتەوێت کارێکی وەها بکەی ژووری چارەسەرکاری هیچ شوێنێکی باش بۆەوە نییە، بە دڵنیاییەوە بچی بۆ شوێنی خۆی کەوایە ئەو شوێنێکی پیرۆزە، شوێنێکە کە ئەو کەسە بە تایبەتی بە هەموو دەرد و ئازار و شەڕ و کێشەکانیەوە کۆمەڵک شەڕ لەگەڵ خۆیەکە جاوی دێ بۆ لای تۆ. بۆیە زۆر گرنگە کە بەبێ هیچ جیاوازیەک بە تایبەت لە پیاوان ئاوە زۆر زۆر گرنگە ڕچاو بکرێت. بۆ خاتونەکان من پێمانی ئەوان ئەو شتیان ببێ یا ئەگەر بیان بێت بە دڵنیاییەوە نابێ ڕچاوی بکەن و بێ خۆیان لەو ئەو مەودا بپارێزن لە نێوانی ئەوانە. شتێکی تریش کە بیرم بێت بۆ ئەوەی کە ئەو شوێنێکی ڕاحەتی ببێ نابێ مێز و سەمەرەکان زۆر دوور بن لە یەک،
زۆریش نابێ نزیک بن لە یەک زۆر دوور بن هەست بە دووریە کات زۆر نزیک بن هەست بە ناڕەحەتی و عەزیەت ئەبێ کەوایە 1 بۆ 1.5 میتر زوا باشە کە ئێمە لانی کەم 1 بۆ 1.5 میتر لە یەک دوور بین 1 میتر زۆر باشترە هەم زۆر دوور نییە هەم زۆر نزیکیش نیە حتممە لە بەشتێکیش لە نێوانمانات بێ کە لیوانێکی ئاو یاخود دەستپاڵ کاغەزی ئەو شتانێکی لەسەر ببێ ئەگەر شتێکی خواردنیش ببێ زۆر باشتر یاخود گوڵە لەبەی نابێ زۆر گەورە نەبێت چکولە بێ لەبەرەوەی کە هەستێکی خۆش بە چارەخواز بدات. بابەتێکی دیکە کە پێویستە باسی بکرێت ئەوش بۆی کە دۆخێکی ئاسوودە و ڕاحەتی بۆ دابین بکەین ئەوەیە کە وتمان بۆ دەستپێکی وتوێژ ئەبێ لە بابەتێکی ڕۆژانە کەڵکوەر بگرین بابەتێکی ئاسایی وەکو گەرما و هەوا گەرم بوو یاخودێت باش پیا کرد و ئالەو بابەتانەکە زۆر زوو نەچینە سەر پرسیارەکان پرسیارە گرنگەکان شتێکی تریش کە پێویستە بیزانن ئێمە کۆمەڵێک دەستەواژەمانەیە پێی ئەڵێن دەستەواژەهای یەست واتە بەڵێدار واتە بەڵێ بۆ نمونە من ئەگەر پرسیاری لێ بکەم بێژم نەخۆشیەکەت چییە ئەوشەڵە نازانم ناتم وڵای تۆ بم دەڵێ نەخۆشیەکەت چی بەڵام ئەگەر بڵێم تەمەنت چەنە ئەڵێ بۆ نمونە 30 ساڵ ئەگەر بڵێم چیت خوێندووە ئەڵێ مەسەلەن بۆ نمونە دەرونزانیم خوێندووە یاخود ئیش و کارت چییە ئەوە یعنی شتێک بە پرسیار بکرێ کە بەڵەیە واتە ئەزانێ بە جواوت ئاتۆ ئەوەیە کە پرسیاری ئاسایی و ڕەحەت بۆی کە بتوانێەوە هێواش هێواش پرسیارەکان قورسترە بێت و دێنە لە خۆناغی یەکەمە زۆر گرنگە ئێمە لێرە دەستنیشانمان ناوێ لە گۆشەی مێشکمانە ئەو شتانی وا ئەی بیسین ئەو شتانی وا ئەی بینین ئەو کارانی وا ئەیکار ڕای ئەگرین بەڵام مەبەست لە سەرەتای دەستپێکردنی وتوێژە دەستنیشان نییە کۆکردنەوەی زانیاری بۆ دەستنیشانە زۆر گرنگە من دوانە بێکۆ جیاوازن دەستنیشانکردن کاری سەرەتاییمان نییە کاری سەرەتاییمان پەیوەندیگرتنێکی دروسە راپۆیەکی دروسە بۆ کۆکردنەوەی هەرە زۆری ئەو زانیاریانەیە کە بۆ دەستنیشان پێویستە بەس ئێمە سەرەتا دەستنیشان ناکەین واتە تۆ کێشە دەرونیەت هەیە یاخود ئەو دیزۆردەرەت هەیە نا ئێمە دین پەیوەندی وەرەگرین و پەیوەندیەکەیش مەبەست پەیوەندی وەرگرتنێکی دروست و چارەسەرخوازانەیە کە دڵنیا بێت و دۆخێکی ئاسوودەی بۆ دابنین لە کۆتاییشە زانیاری کۆ بکەین کەوتمان سەرەتا ناویە پرسین بە ڕێزەوە باسی ئەەکەین و کۆمەڵک زانیاری کەسی وەکو تەمەن و خوێندن و ئیش و کار و هەتا دوای ئێستا لە هەر ئەوەیە کە ئێمە دەستمان پێکردە و دۆخێکی ئاسوودە و ڕاحەت بۆ چارەخواز دروستەکەین سەرنجی نیشانەکانی شوێنێنەوەی کەوتمان لە گۆشەی مێشکمانە ئێمە هێڵینەوە بۆ نمونە کە دێت بۆ لای ئێمە ئەڵێ من خۆشم لە دەروونزان نایێت لێرا پرسیارەکەین بۆ هیچ بووە شتێک پێش هاتووە ئەڵێ هەرێ دەروونزان هەمویان خۆیان نەخۆش ئەمە بابەتێکە ئەمە نیشان هات کە ڕەنگە وەک سەرەتا ڕەنگە ئەم کەسە نادڵنیایی و کێشەیەکی یاخود کۆمەڵێک فکری پارانۆیدی ببێ یاخود ئەزمونێکی ناخۆشی بەرامبەر بە دەروونناسەکان و دەروونزانەکان ببێ ئەمانە هەمووی ڕاگرین تا دوایی پێویستیمان پێ بێت باری دەرونی چارەخواز لە نیشانەکانیەوە دیارە دۆستان ئەمە زۆر گرنگە باری دەرونی چارەخواز لە نیشانەکانیەوە دیارە کام نیشانە کۆمەڵێک نیشانە هەیە ئەو نیشانانە کنترۆڵ ناکرێ بۆ تاک واتە هەرچی بیەوێ خۆی بە باشی نیشان بە ناتوانێت کنترۆلی بکە یەکەم زمانی جەستەیەتی زمانی جەستە ناتوانێت زۆر ڕای بگرێت بە تایبەتی کاتێک کە دەستی ئەلەرزێت دەمی ئەلەرزێت دەنگی ئەلەرزێت دەنگی گۆڕاوە ئارەقی سارد بە دەموچاوی یادێتە خوارۆ نائارامە ئەمانە قایم ناکرێت دواتر پایتەکانات پای ئەلەرێنێتەوە چاوی بە هەمان شێوە هەموو ئەمانە کۆمەڵێک زمانی جەستە و ناوتەیە کە ئەو بە ئێمە ئەڵێ ئێمە بە سەرنجی ئەو بابەتە بین دەنگی دەموچاوی هەرۆجۆرێک کەوتم بە ئەستەمی کنترۆڵەکرێ بۆ تاکێکی ئاسایی بۆ بۆنۆ ئێمە بەوە ئەتوانین بزانین کە باری دەرونیەکەی چۆنە ئایا خۆچوونەکەی هەڵچوونێکی ئەرێنی هەڵچوونێکی نەرێنیە ئایا هەزارەی هەیە بڕاڕاوچەی هەیە ئەترسێ نیگەرانە یا سۆزەکانی چۆنە و ئایا حەز بەو شوێنە ئەکات یان نایکە یاخود نیگەرانە یان نا ئەبێ وەش دەستنیشان بکەین کە ئایا
نێردرا بۆ لای ئێمە واتە ئەرجاع درات لەلایەن کەسێکی پسپۆڕ و یاخود لە زیندانەوە هاتە لە ماڵەوە هاتە بە زۆر هاتە هەمووی ئەمانە بێ بە دڵنیایی و پرسیار بکرێت و کە بزانین بابەتەکە چۆنە چون ئەگەر بە زۆر هاتبێ بێگومان ئەگەری ئەوەی کە لەگەڵتان هاوکاری بکات و یارمەتیتان با زۆر کەمترە تاوەی کە خۆی بە ویستی خۆی هاتبێ. دڵنیان بکەنەوە کە شوێنێکی باش هاتوون و ئارامیشیان بکەنەوە. شتێکە زۆر گرنگە دۆستان، ئەمە ڕەنگە کەم کەس بۆتان باس بکات. ئێمە کۆمەڵێک شتمان هەیە بە ناوی مۆدالیتەی حسی واتە واستەی هەستی. هەر کەسێک بۆ پەیوەندیگرتن لەگەڵ جیهانی دەوروبەری مۆدالیتەیەکی هەستی هەیە، واتە لە یەکێک لە هەستەکان زۆر زیاتر کەڵکۆدەگرێت. ئێمە لە هەموو هەستەکانمان کەڵکۆدەگرین، بەڵام لە مۆدالیتەی هەستیەکانمان ئەبێ دەستنیشان بکرێت کە بە کامی زیاتر. بۆ نمونە با من ئەوەتان پێ بڵێم، کەسێک کاچێ پارچەیەک ئەسەنێ، قماشێک ئەسەنێ، ئەبینی لە دوورەوە دایەنێ و لە دوورەوە تمشایەکە. ئەمە مۆدالیتەی هەستیەکەی مۆدالیتەیەکی بینراوەییە یاخود بینینی یاخود ڤیژواڵە. و ئەمەش کە قسەتان بۆەکە بۆ نمونە ئەڵێ جەنابی فلان من دنیا بەڕەشی ئەبینم، وا هەستەکەم دنیا تار و تاریکە و هەموو شتێک ڕەنگی خۆی لە دەستداوە. ئەمە یعنی چی؟ یعنی مۆدالیتەی هەستی ئەم کەسە مۆدالیتەیەکی ڤیژواڵ یاخود بینینی. یاخود کەسێکی تر جوڵەیە، ئەڵێ وا هەستەکەم کەسێک سەر سینەم ڕاوەستاوە و بە هەردوو دەستی بینە قاقامی گرتووە و خریکم ئەخنکێم. ئەمە کەسێکە کە مۆدالیتە هەستیەکەی جوڵەیە، واتە لە جوڵە کەڵک وەرەگرێت بۆ باسکردن لە هەستەکانی. بۆ نمونە لەمسکردن یاخود هەستکردن ساوان، بۆ نمونە کەسێکە چێ پارچەیەک ئەسەنێ، ئەو پارچەیەکە ئیسەنێ وەڵ دەسی لێهات ئەڵێمە جنسەکەی خۆش و نەرم و باشە. ئەوە یعنی ئەو مۆدالیتە هەستیەی جوڵەیی یاخود کینستتیکە ئیستلاحاً. کەسانێکی ترمان هەیە بیستنین، بۆ نمونە کە باسی بابەتەکانت بۆکە ئەڵێ فلانی ئەمەوێ هاوار بکەم، ئەمەوێ هاوار بکەم، دەنگی خەم و خەفەت و ناڕەحەتی هەموو ڕۆژە دێتە گوێم. ئەمە یعنی مۆدالیتەی هەستی ئەم کەسە بیستنیە. ئێستا مۆدالیتێکی ترمان هەیە کەمە زۆر باوە، ئەویش ئەوەیە کە ئەڵێ خەمۆکم، فکرم زۆرە، وا بیرەکەمەوە کە ژیانم لە ناو لما چەقیوە. ئەمە ئەندێشەیی یاخود مۆدالیتەی هەستی ئابسترەکتە. ئەم کەسانە هەر کامێکیان بە شێوازێکی جیاواز و بە هەستێکی جیاواز لەوانی تر جیهانەبینن. واتە ئێمە ئەبێ مۆدالیتە هەستیەکەی و کەسە پیا بکەین، بە پێی ئەوە وتوێژ بەردەوام بکەین. زۆر گرنگە. ئێستا نمونەیەکتان وێنمەوە. بۆ نمونە کەسێکە ئەڵێ فڵانی من وا هەستەکەم کەسێک لەسەر سینەم ڕاوەستاوە و دەستی ناوەتە بینە قاقام، وا هەستەکەم خەریکە خەفەمەکات. ئێستا من گەرەکم بە ئیدامەی وتوێژەکەم بم دێم هەر لە مۆدالیتەی هەستی جوڵەیی کاڵگۆرەگمەوەی خۆی، واتە وریشەیەکی پێهاموە، ئینعکاسێکی پێهاموە کە ئەڵێم پێی ڕفلێکشنی پێڵێن، یعنی ئەوەی پێ ئەڵێم ئەڵێم لە کەیەکەوە وا هەستەکەی کەسێک لەسەر سینەت ڕاوەستاوە و دەسی ناوەتە بینە قاقات، لە کەیەکەوە هەستت هەیە؟ ئایا هەر لە منداڵیەوە هەستت بووە یاخود ماوەیە کە دەستی پێکردووە؟ ئەویش وەڵام ماتەوە. دواتر منیش هەر بەو مۆدالیتە جوڵەیی ئەچمە بەرەوە. ئەڵێم تا ئێستا وات هەست کردە لە شوێنێکا بی گیرت کردبێ نەتوانی بۆ هیچ شوێنێک بڕۆی، نەڕێی بەرەوە دبێ نەڕێی دواوە. توشاکەن یعنی من بە مۆدالیتە هەستیەکەی خۆی وتوێژ بەردەوامەکەم. ئەمە زۆر بۆ ئەو خۆشترەوە بێەوەی کە بزانێت بە شێوەیەکی ناوشیار من پەیوەندیەک لەگەڵ مۆدالیتە هەستیەکەی ئەو وەرەگرم. بەڵام ئەگەر بەرعکس بێتی ئەو باسی پەیوەندیەکی جوڵایی بکە، منیش هەر پەیوەندی بینینی بڵێم لە کەیەکەوە دنیا بەڕەشیە بینی، من کەی دنیا بەڕەشیە بینی؟ نەموتە دنیا بەڕەشیە بینی. من ئەڵێم کەسێک هەر لەسەر سینەم ڕاوەستاوە خەریکە خەفەمەکە، یا تۆ بڵێ تایسە بووە حەسکەی هاوارکەی. ئەمە واتە ناتوانێت ئەوە بپێکێ. ڕەنگە زۆر جار کاریگەر بێ، بەڵام ئەگەر بەو مۆدالیتە هەستیە بچیتە بەرەو زۆر باشترە. ئەبێ یارمەتی چارەخواز بدەین کە خۆی باسکە، باسی خۆی بکات، باسی کێشەکانی بکات. بۆ ئەبێ گوێگرێکی چالاک بین. دۆستان گوێگری چالاک بە چمان هەیە؟ ئێمە گوێگرتنمان هەیە، ئێمە بیستنمان هەیە لەگەڵ گوێگرتن. ئەم دوانە پێکەوە جیاواز. بیستن شتێکی ناوشیارە. من ئەبیسم،
من ئێستا مەسەن بۆ نمونە ئەمە پێم خۆش بە پێم تاڵ بێ منم دەنگە بیستم بەڵام گوێگرتن واتە دۆخێک دروستکردنی دۆخێکی ئێرادی دۆخێکی وشیارانە بۆ تێگەیشتن لە کەسی بەرامبەر ئەمە زۆر گرنگە ئەمە بیستن نییە بیستن شتێکی ئاسایی و ناوشیارە منە بیستم لەبەرەوەی گوێم هەیە بەڵام تێگەیشتن بابەتێکە کە منەبێت لەو کەسە تێبگەم ئەبێ لە بیستنی چالاک کاڵگوەر بگرم واتە کارامایی کۆمەڵە کارامایی و لێهاتوویمان هەیەکە ئەبێتە هۆی بیستنی چالاک واتە هاوسۆزی دەرببڕم وشەکانی ئەو بۆ نمونە ئەڵێ دکتۆر من زۆر حاڵم خراپە ێژم حاڵت خراپە زۆر ناخۆشە ئەزانم تێگەم بۆچی ئەو نەحاڵت خراپە چی پێش هاتە کە تۆ نەحاڵت خراپە نیشان لە وشەکانی خۆی کەڵکۆرەکەم یا ئەڵێ وا دنیا بەڕەشی ئەبینم ئەڵێم خۆش نییە ناخۆشە دنیا بەڕەشی بینی بۆچی تۆ دنیا بەڕەشی بینی چی پێش هاتایە بابەتێکی زۆر گرنگ هەیە کە ئاوەها دنیا لەبەر چاوی تۆ ڕەش کرد بێ نیشان هەر وشەکەی خۆیەتی بە نەوەیەک خەریکەم بۆ بابەتەکە بەکارێوەش ئەڵێ هەر وشەکانی خۆی هێواشێواش وا هەستەکە کە تۆ خەریکی بشوێکی چالاک ABC ئەو گوێگری چالاک بوونە بە نەوەیەک ڕفلەکشنێکی ئەوڵیە و سانەویەمان هەیە کە ئەشێ بابەتەکانی بۆ باسکەی یاخود باسی هەستەکانی پێ یاچە هەستێک کرد بوو جوان پشکنینێکی زۆر وردبینانە نەک زۆر دەقیق وردبینانە پشکنینێکمان بۆی ببێت کە بتوانێت ئەو هەست بکات کە ئێمە گرنگی بە هەست و سۆزەکانی ئەین و باسی خۆی زیاتر بکات شتێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەبێ سنوورەکان بپارێزین و ڕێز لە سنوورەکانی ئەویش بگرین بۆ نمونە ئەگەر حجابیە ئەبێ ئێمە ڕێز بۆ حجابەکەی ئەو دابنین کۆمەڵێک شت هەیە بۆ نمونە یەکێک لە پرسیارەکان کە ئەکرێ پرسیاری باری سەکسی و باری جنسیە ئەوەی کە ئایا کاری جنسی بووە یاخود نەی بووە پەیوەندی جنسیان یاخود پەیوەندی سەکسیان لەگەڵ هاوسەرەکەی چۆنە یا کۆمەڵێک شتی تر لەو بارەوە بۆ نمونە گەر ئەزانی کە ئەزیەت ئەبێ زۆر بە ساکاری باسی ئەەکەیت و بەسەریا تێ ئەپەڕی لەبەرەوەی کە دۆخێکی ئاسوودە و ڕاحەتی بۆ دروست بکەین زۆر هەست بەوە نەکا کە خەریکە بازجووی لێکرێت و پشکنینێکی زۆر ئەکرێ و لەسەرەوەی زۆر نابێ شەڕ ببینەوە بۆیە سنوورەکانی تاک ئەبێ بپارێزرێ بە دڵنیاییەوە خات و دوعا ئێمە کاتمان هەیە من بەردەوام بم یاخود چەندت مایە بێگومان کە زۆرم ماوە من ئەگەر بێڵن زۆر هەیە بۆ وتن بەڵام ماومانە ئێمە تا چەندێکی تر کاتمان هەیە لەبەرەوەی کە دۆستانی زۆر هیلاک ئێتەوە ئەگەر حەز دەکەی هەندێک بەردەوام پێ بدە لای مەدەبتە 11 بزانم لە کنێتەوە 11:30 ئەگەر نابە زۆر باش ئێستا بەشی دووەم لە دروستکردنی ئەوەی کەوتمان ڕاپۆیەکی باش دروست بکەین ئەوەیە کە ئازار و ناڕەحەتەکانی چارەخواز بدۆزینەوە و میهرەبانی خۆمان نیشان بین واتە ئازار و ناڕەحەتەکانی چارەخواز بدۆزینە ئێمە ئەبێ بەردەوام لە کاتی وتوێژە بە دوای ئازار و ناڕەحەتەکانی چارەخواز بگەڕین بۆ نمونە ئەگەر ئەڵێ باوکم زۆر عەزیەتی من یەکە زۆری لێ ئەدام لێرە ئێمە ئەڵێن کە لێتیەدا چ هەستێکت بوو ئایا هەستێکی ناخۆش بوو بێگومان هەستێکی ناخۆشە کە باوک لێە بەڵام ئەڵێ نا ئەوەی تر کێشێک نییە باوک هەر کوتێک ئەوە شوێنێ بەڵام لە جێگەیەکی ترا ئەڵێ پورزایەک ئامۆزایەک مامێک خاڵێک کەسێک بووکە ئەهات بۆ ماڵمان من هەستێکی زۆر ناخۆشم بوو ئەمە زۆر گرنگە ئێمە لێرە ئەپرسین بۆچی هەستێکی ناخۆشت بوو بۆ نمونە خاڵت کە ئاهات بۆوێ مامت کە ئاهات بۆوێ ئەڵێ بۆ نمونە سوکایەتی پێکردم منی بەراورد دەکرد لەگەڵ ڕەفیقەکانم یاخود دەستدرێژێکی جنسی ئەکرد یا هەر شتێک ئێمە ئەبێ بە دوای ئەوە بگەڕین کە ئەو لەکووا ناڕەحەتە ئەینا بۆ نمونە ئەگەر من بڵێم باوکت لێتی دادی خۆ بنیان باوکی لیبە ناڕەحەتە بێت تۆ چۆن ناڕەحەت نەبووی ئیترەمە ڕاپۆ ئەشێوێنێ بەڵام من ڕێز بۆ ئەودانم ئەڕۆمە بەرەوە ئەوشم لە زەی نابێ کە باوک لیدا بێگومان من وەک دەروناسێک کەزانم لێدان و بوون لە ناو بنەماڵەیەکی پڕ لە کێشە ئەتوانێت دۆخی دەرونی و باری دەرونی بشێوێنێ بەڵام بۆ ئەو زۆرجی سەرنج نەبووە کە وایە جارێ دای ئەنم ئێخەمە ناو
گۆشێک لە مێشکمەوە دایەنم تا دواتر کە ئەگەر پێویستکە بۆی بگەڕێمەوە بەڵام ئەوەی وا و باسی کات کە مامم خاڵم یا ئەو کەسە ئەهات ئەوە لە لای من گرنگترە بۆەوەی کە ئەو پی گرنگە کەوای منیش ئەوەم جارێ بۆ گرنگە بێت دوای ئەوەی کە دۆخێکی ڕاحەتمان بۆ چارەخواز دابین کرد و سەرنجی نیشانەکانیشماندا یعنی بەردەوام سەرنجی نیشانەکانەی بە دوای ئازار و ناڕەحەتیەکەی ئاگەڕین کە ئەم ئازار و ناڕەحەتیانە لە ڕاستیە دوکمەی ئەهرۆمی سۆزەکانی چارەخوازە بۆ نمونە من لەگەڵ کەسێک قسەم ئەکرد چارەخوازێکم بوو خانمێک بوو سنی بۆ 40 ساڵ ئەچوو بەڵام هاوسەرگیری نەکردبوو هات بۆ لای من وتی من چەند ساڵتە وتی 40 ساڵمە وتم هاوسەرگیریت نەکرد وتی نانەم کردە وتم پێش نەهاتە یاخۆت حەزت نەکردە وتی هەر پێش نەهاتە بڕێک خۆم حەزم نەکردە من دایکێکی زۆر تووڕەم هەیە و فلان و ئەمانە بۆیە دایکم ناهێڵێ داواکارەکانی من کە دێن خوازبێنەکانی من کە دێن من بتوانم لەگەڵیان ڕێ بکەم منیش ئەوم لە گۆشەی مێشکمەدانە یەک دوو دانیشتنی ترمان بوو ڕۆژێک باسی ئەوەی کردکە من زۆر فلانم و چیممانە و خەوێکی بینی منیش لە خەوەکەیە یەک پرسیارم لێ کرد لەبارەی خەوەکەیەوە وتم تۆ چەندە کەسێکی مەغروری تایسە کەسێک بۆ پێتیان وتبێکە تۆ چەندە بنیامێکی مەغروری کە ئەوەم وت یەکسەر دەستی کردە گریان ئەوە زۆر گرنگ بوو دواتر مش ماتەڵ بووم تا گریانەکەی کەمێک گریا و ئەمانە دواتر دەسماڵێکی کاغزیە و ئێوە پێم وابێ کلینیکسە شتێکی وای پێڵێن تیشوێکی دەسمال کاغزی پێدا و ئەویش پاکی کردو فرمێسکەکانی پاک کردو و وتی من زۆر مەغرورم وەهاکە هەر داواکارێک کە دێت من ئەوەندە پرفکشنیستم واتە باڵاخوازم بەکەمی ئەزانم و هەموویم لە خۆم کردو و ئێستا زۆر پەشیمانم ئەرێ من هەموو دەردی من لەوەیە کە من کەسێکی ئاوەها مەغرورم زۆرەوە گرنگە واتە ئەگەر ئێمە بە دوای ئازار و ناڕەحەتی چارەخوازە بگەڕێین دوکمەی ئازادبوون و سەرهەڵدانی سۆزەکانی چارەخوازیشمان پیا کردووە کەوایە هەر هەمان دەرد و ئازار و ناڕەحەتیەکەیەتی کە ئێمە دوکمەکەی لێ ئەین وە گریانەکە دێت دیارە ئەمە بابەتێکی چارەنەکراوە کە لە ڕابردووە ماتۆ و ڕەنگە ترۆمایەکی گەورەیش بێ و ڕەنگە کێشەیەکی زۆر گەورەی لەگەڵام بابەتت بێ ئەوە دەستنیشان ئەکرێت و ئێمە دیاریەکەین و ئەینووسین و دایانین بۆ کاتی چارەسەرکاری کێشەکانی چارەخواز بە شێوەیەکی ئاسایی دوو جۆرن دۆستان بامە باسی بکەین یەک ڕاستیەکانە واتە ئێش و ئازاری تەنی هەناسە و کەمخەوی و بێکاری و مردنی عزیزێک واتە دوای ئەمانە کۆمەڵێک ڕاستین واقعن کە ڕووداون بابەتێکی تر واتە کێشەیەکی تر کە چارەخواز هەیەتی چییە هەڵچوونەکانی هاوتای ڕاستیەکانە واتە عزیزێکی فەوتی کردا یاخود مردا هەڵچوونەکانی لەگەڵ ئەو چۆنە ئەو زۆر گرنگە بۆ نمونە کەسێک بێکارە بێت هەڵچوونەکانی بەرامبەر بێ بێکاری خودی ڕاستیەکان هەڵچوونەکانی ئەوەی کە ئێمە لە هەردووکی پشکنینمان ببێت کە بزانین کام ڕاستی کام هەڵچوونی دروست کردا کام ڕاستی کام هەڵچوونی دروست نەکردن وتمان کە ئەبێ ئازار و ناڕەحەتی چارەخواز بدۆزینەوە و دواتر بە مهرەبانی خۆشمان پیشان بین و ئەبێت دەرد و ئازاری چارەخوازیش هەڵسەنگێنین واتە بزانین دەرد و ئازاریم چارەخوازی ئێمە ڕادەکەی چەندێکە دەرەجەکەی چەندێکە بۆ نمونە ئێمە توانین لە SUD استفادە بکەین واتە لە شتێک لە 1 تا 100 لە 1 تا 10 بڵێن چی ئێوە ناڕەحەت دەکات و خەریکن چ شتێک ئێوە تەحملەکەن واتە بۆ نمونە ئەگەر ئەڵێ من زۆر ئازار ئەبینم هەر کاتێکە بیری ئەوە کەومەوە کە ئەو دەستدرێژیە جنسیە کراتە سرم زۆر پێی تێکەچم کە ئەمە ئەڵێ بۆ نمونە ئەڵێ ئێستا کە بۆ منت باس کرد تۆ لە 1 تا 10 یاخود لە 1 تا 100 چەنە تۆ ئازار ئەبینی واتە ژمارەیەکت پێ هات بۆ نمونە ئەڵێ 7 یعنی زۆر بەڵام کەوتی 10 20 25 واتە ینی کەم کەوایە تۆ بێت تێبگەی کە بزانی دەرد و ئازاری چارەخواز چۆنە و هەڵسەنگاندنەکەی چۆنە ڕەنگە ئەو زۆر شتەکان گەورە بکاتەوە بەڵام تۆ بێ هەڵسەنگێنی کاتێک چارەخواز باسی سکاڵای سەرەکی خۆی کرد یارمەتی ئەین و ئەبێ یارمەتی بین کە
دەرد و ئازارەکانی بهێنێتە سەر زمان. ئەمە زۆر زۆر گرنگە. واتە سۆزەکانی بێنێتە سەر ئاستی وشیان. کە ئەڵێ من فلانە کێشەم بۆ دروست بوو، ئەڵێ ئەم بابەتە چه هەستێکی دەتوانێت دروست کرد. هەرەوەی کە باسی هەستەکەی ئەکات، ئەمە خۆی هەستەکان واتە دێت ئەو ڕووداوە ئەپشکنێ و هەستەکانی ئێرەتە سەر ئاستی وشیانی. پێت ئەڵێ ناڕەحەت نیم بەڵام تووڕەم. زۆر گرنگە ئامە. ناڕەحەت نیم بەڵام تووڕەم. ئێستا لەکێ تووڕەی؟ من خەمبارم بەڵام تووڕە نیم. ئەوەی کە باسی سۆزەکانی ئەکات و دێتە سەر ئاستی وشیاری خۆی کرانەوەی بخچەی هەستەکانە. ئێمە لە چارەسەری EMDR واتە Eye Movement Desensitization and Reprocessing نوعێک چارەسەری ترۆمایە، ترۆماتراپیە، ئەڵێن هەر ڕووداوێک و هەر ترۆمایەک بخچەیەکە لە بیرکردنەوە، لە ڕووداوێک، لە بەشێکی هەڵچوونی، لە کۆمەڵێک هەست و سۆز و تەنانەت بۆن و بینراوەیی و بیستنی و ئەوانە، واتە پەکەیجێکە، بخچەیەکە کە تۆ باسی هەر کامێکیت کرد ئەو بخچە بە دوای خۆیان دێت. واتە کە تۆ فەراخانیەکەی، واتە باسی ئەو شتاکەی دێتە سەر ئاستی وشیار، خۆی وەکو بخچەکە ئەکرێتەوە. هەرم کرانەوەی ئەم بخچە ئەتوانێت سەرەتایەک بێ بۆ چارەسەرکاری و بە قەولێک داڕژاندنی، واتە کاتارسیس، واتە خاڵیبوونەوە و ئارامبوونەوە و هێوربوونەوەی ئەو کەسە. کاتێک بە زمانی دەری دەبڕێت دوو مەبەست ئەپێکینێمە کە وتمان هەست و سۆزەکان دێتە سەر زمان. دوو مەبەست ئەپێکین. یەک، دەرفەتێک ئەڕەخسێت کە هەست و سۆزی چارەخواز هەڵسەنگێنین بزانین هەست و سۆزەکانی چەندێکە و لە چۆنیەتی هەستەکانی تێبگەین، وەکەوەی کە خەمۆکە نائارامە یان تووڕەیە. و ئەگەر خەمۆکە ڕادەی خەمۆکیەکەی چەنە، ڕادەی تووڕەیەکەی چەنە، ڕادەی نائارامیەکەی چەندێک، ئەوە هەڵسەنگان. دوو، بە چارەخوازی پیشانەین کە هەستەکانت گرنگە و سەرنجی هەستەکانت ئەدەم و لێک نزیکە بینەوە و ئەمە خۆی بێتە هۆی لێک نزیک بوونەوە و ئەو هەست بە تێگەیشتنێکی زیاتر لەلایەنەوە ئەکات و ئەمەش زۆر زۆر گرنگە. دواتر بە هاوسۆزیەوە کاردانەوە ئەنوێنین، واتە هاوسۆزیەکەین، نەک هاودەردی. لەگەڵی دەرد ناکێشین، لەگەڵی ناگیرین، لەگەڵی خەمبار نابین، بەڵام ئەبێ لە ناو سیمامانە ئەو هاوسۆزیەی تیا ببێ کە من تۆ بۆ من گرنگی وە خەمی پێخۆم و داخم هاتە کە تۆ هەموو بەسەر هاتە ناخۆشێت بوو. کەوایە کاتێک چارەخواز باسی دەرد و ئازاری خۆی کات، بڵێن کە لە ناڕەحەتەکەی تێئەگەن، هاوسۆزی پیشان بن لەگەڵی، بڵێ تێگەم زۆر ناخۆشە، ئەزانم هەستێکی ناخۆشم، زۆر چارەخوازی وام بووە کە لە وەختانە زۆر ئازاریان دیە، بەڵێ زانم زۆر زۆر سەختە، مهرەبان بن و بەم جۆرە مهرەبانیە پەیوەندیەکی قوڵ دروستە بێت و ئاسانکاریش دەکرێت بۆ راپۆرت کەوەی کە باسمان کرد. بۆ نمونە کەسێک دوای گێڕانەوەی بەسەر هاتێک ئەگیرێت، ئیتر تۆ لەوێ نایە بڵێ مەگیرە، عەیبە، گریانی چی، خوا گەورەیە، وامەکە. نا کە گریا هێواش بێدەنگە بین، با کەمێک بگیرێ. من زۆر جارە وەختێکە چارەخواز دەسەکاتە گریان ئەڵێم هیچ کێشەیەک نییە، بێڵە با فرمێسکەکانت بێتە خوارەوە، بێڵە با دڵت ئارامە بێتەوە، هیچ کێشەیەک نییە، لێرە گریان هیچ ئیرادێکی نییە، زۆر باش گیرە، با ڕاحەت ببین، با ئارامە ببیتەوە. کەوا ئەڵێم ئەو وا هەست دەکات کە شوێنێکی باش هاتە گریانەکەی وەرەگیریە، هەستەکانی وەرەگیریە، نەک بێژم باشێتر مەگیرە با دانیشتەکەمان دوان نەکەوێت. نا، ماتڵابم کەمێک گریا کەمێ ئارامە بوو، دەستمان کاغزێکی پێام بیسڕێت، ئەوە بەواتای ئەوەی کە ئەگەر کەت باشە و کارە بکە. دواتر من زۆر جار هاوسۆزی لەگەڵەکەم، مەسەن ئەو کە ئەگیرێت، من زۆر بە ئارامی زۆرتر لەگەڵی قساکەم و زەن زۆر ناخۆشە، زۆر سەختە. هەرامە زۆر ئەتوانێ ئارامی ببەخشێ بۆ وەکو هەناسەیەک هەڵکێشان لەگەڵی هاوسۆزیکردن و زۆر ئەتوانێت گرنگ بێت. بە دڵنیای ئێوەتوان بێدەنگ بن، ماوەیەک بێدەنگ بن، بێدەنگیەکەتان نەشکێنن، بۆ پێواشەش بە ئارامی بڵێ نەزانم بە بارودۆخێکی سەختە تێپەڕی، ئەزانم زۆر سەختە و ئێستش کە بیری لە یەکەیتەوە هەر ئازارت هات، ناخۆشە.
ئەزانم ئاخان ناخۆشە زۆر ئامە گرنگە زۆر شتێکی ئاساییە بەڵام زۆر گرنگە بۆ چارەخواست وتەکانتان بیرتان نەچێت دۆستان وتەکان دەبێ حتمەن ڕاست دروست گونجاو لەگەڵ سۆزی چارەخوازا بێت زۆر زۆر گرنگە تۆ مەسەن و خەریکە ئەگیرێت تۆش لەبەرەوەی کە دۆخی دانیشتەکە بگۆڕی دەفەیش تۆ شۆخیەکەکەی ئەمە زۆر کێشەیە لەبەرەوەی کە تۆ کە شۆخیەکەی ئەوڵە هەزن لە هەستەکانی من تێناگات ئەبێ هێواش هێوەر بەرەو ئەو شوێنە بچین کە ئەو پێی باشە و ئەتوانێت زۆر باشە با من پرسیارەکانیش وەرگرم خات و دوعا تا بەشی سێم هاتین بەڵام ئەم ڕاپۆ زۆر گرنگە بۆیە بەدڵنیاییەوە حوتەی داهاتوو هەر ئەمە ئیدامە هەین و پێم خۆشە پرسیارەکان ببیستم و ئەگەریش ڕخنەیەک شتێک هەیە بەرامبەر بە جەلەسەی ئەمڕۆ بیفەرمونون بە لە خزمەتتانە زۆر سەلام دەستەکانت خۆش بێ بەس ئەگەر PDF-ێکی شەبێ زۆر باشە بێ زۆر سپاس بێگومان PDF هەیە بەڵام ئەمە کتێبێکە کە ئەمەوێ بیکەم بە کتێب بۆ نۆ PDF-ەکەم بۆتاندانەنا ببورن بەڵام دواتر بە دڵنیایە وەکو ناملکیەکی کتێبێکی بچووک ئەمە کەوێتە بەردیدی کەسەکان و بە چاوان بەڵام من حەزم کرد زۆرتر لە وتەکانی خۆمان یا واتە وتەکانی خۆم زۆرتر کاڵکوەر بگرن بۆیە PDF-ئەکان بە شێوەیەکە بێ ئامادە بکرێت و ئەم PDF-ش بۆ کتێبێکە بۆیە من دامنەنا من زۆر حەزیشم ئالەم بابەتە نییە ئەوەها چون ئەوەی کە یەک کەس قسە بکات و هەمەی گوێ بن زۆر خۆش نییە وا باشە کە ئێمە بەیەکۆ بین واتە ئیساکە گوگڵ میت یا شتێکی تر بۆیە کە یەکتیمان ببینایە و پرسیارمان کردایە و ئەوە دوولایەنە بۆیە زۆر خۆشتر بەڵام ببورن جارێک ناتوانم مەگەرەوەی کە دواتر لەگەڵ خات و دوعا هەماهەنگ ببین و من بەشێک لەم PDF-م سلایدانەتان پێ بم و بیکەم بە PDF و بە هەرپتان بێت بەڵام بۆی کە کتێبێکە جارێ فعلەن ناکرێ و ببورن تا دەستت خۆش بێت زۆر سپاس بۆ تۆش دقەشکە ڕادەوەسین پاشەوە دەقەی تاوە زۆر باش خۆ زۆر باشە دۆستان خۆشحاڵ بووم لە خزمەتتانە بووم هیوادارم بەکەڵ بوو بێت و بە هیوای ڕۆژێکی خۆش و شەوێکی خۆش و ژیانێکی خۆش ڕۆژ باش شەوتان باش هەر شاد و سەربەست